بەهۆی هەرزانبوونی نرخی مریشکەوە جارێکی دیکە خاوەن کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی دەڵێن زیانێکی زۆریان کردووە و هۆکاری سەرەکی ئەو زیانانەش بۆ بێپلانی حکومەت دەگەڕێتەوە کە نرخڕێک ناخات و هاوکاری ئەو کەرتە ناکات. بەشێکی دیکەش لە زیانەکان دەخەنە ئەستۆی قایمقامی کەلار کە پابەندی ئەو کۆنووسە نابێت پێشتر بۆ هەناردەکردنی مریشک بۆ خواروی عێراق لەگەڵ ئاسایشی ئابووری واژۆ کراوە. ئەگەر حکومەتە خەمی دڵسۆزی ئێمە و دڵسۆزی هاوڵاتیەکانێتی بابێ نرخ دابینکە، بابێ ڕقابەی چاودێری هەبێ، بابێ کوالیتی دەرمانە جوچکە علەفە ڤاکسین هەر چیڵی با ڕقابەی چاودێری بۆ دانیشتەکان هەرزانکە تێچوون هەرزانکە با کیلۆی مریشک لەسەر هاوڵاتیانی ئازیز بە هەزاری ناتوانێت وەڵای ئەمە ئەو کاتی دەستخۆشی لە حکومەت دەکەین. ئەزیزەکەم ئێستا ڕێگری نەماوە، خۆ ڕێگری چیە بێ کیلۆی مریشک بە 1900 دینار وەم شۆ ناو پرۆژە ڕێگری چیە بۆ زیاتر لە 3000 دینار لەسەر شانی خاوەن پرۆژەکانی کوردستان تەواو بێت. بەهۆی ڕێگری لە هەناردەکردنی مریشک بۆ خواروی عێراق لە ماوەی 2 مانگی ڕابردوو خاوەن پرۆژەکان دەڵێن بە سەدان ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە. حکومەتیش هەموو هاوکاریەکی بۆ کەرتی پەلەوەری ڕاگرتووە. هۆکاری ئەوە زۆری پرۆژەیە و دەستنۆ نەدانی حکومەت پێشووتر ساڵانی ڕابردوو بەرنامەی بۆ خاوەن پرۆژەکان دانابوو ئەبوو وەجبەیەک 90 ڕۆژ بخانێ. ئەمڕۆ کە تۆ وەجبەکەت داخەڵ کرد بۆ نمونە بە 50 شەو ئەیفرۆشی ئەبێت چیت شەویش قاعەکەت بەتاڵ بێت. ئێستا حکومەت هەقی نییە، ئەڵێ بازار ئازادە. ئەیکە بازار ئازادە خێرە قایمقامیکە لە ڕێ لە منەگری بازار ئازاد وایە بۆ ڕێ لە هیچ کەسابەت و ئیشێکە ناگرێ بۆ بتەنها بۆ مریشک ئەواکە. ژووری بازرگانی سلێمانی دەڵێت نرخی مریشک هاڕێی کردووە. خاوەن شێڵگە پەلەوەریەکان زیانی زۆریان کردووە، وەکو ناتوانێت کارە ئاسانیان بۆ بکرێت وەڵامی ئەو نووسراوانە بدرێتەوە کە ماوەی چەندین جارە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە و وەڵام نەدراوەتەوە. نرخی مریشک هاڕێی کردو و دابەزیوەتەوانێک کە جارێکی تر ئەبێتە سەبەبی زەرزیانێکی زۆر بۆ هاوڕێکانمان بۆ برادەرەکانمان یا بڵین بۆ ئەندامەکانی ژووری بازرگانی کە خاوەنی حەقلەکانن و پەلەوەڕیان هەیە. دیاری ئێمە چەندین نووسراوی تایبەتمان کردووە بۆ لایەنە بەرپرسیارەکان هەر لە بەڕێوەبەرایەتی گشتەکانەوە هەتاکو وەزارەتە تایبەتمەندەکان بۆەوەی کەوا چارەسەری ئەمە بکەن. خاوەنی کێڵگە پەلەوەریەکان باز لەوەش دەکەن نرخی هەر کیلۆیەک مریشک 3000 دینار لە سەریان دەکەوێت، بەڵام ئێستا ناچارن بە 1900 دینار بیخەنە بازاڕەوە. ئەوان دەژڵێن مریشک گران بێت و هەرزان بێت، تەنها تاوانی حکومەتی هەرێمە کە بێ پلانە بۆ ئەو کەرتە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.